بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خوش حالم جارێکی ترگەیشتمەوە خزمەت جەنابتان لە بابەتێکی تەواو جیاواز کە ئەویش ئینسانی موسڵمان هەر کاتێک لەم بابەتە پڕچەک بێ بە دڵنیاییەوە خوای پەروەردگار هەموو ئیشەکانی بۆ ئاسانەکات. خۆشەویستان، ئەزیزان و بەڕێزان، ئینسانی موسڵمان خوای پەروەردگار کاتێک خۆشی ئەوێ کە پشتی بێ ببەستێ. معلومی جەنابتانە یەکێک لە نیشانەکانی گەورەی ئیماندار بریتیە لە تەوەکل و پشتبەستن بە خوای پەروەردگار. تەوەکل و پشتبەستن بە خوای پەروەردگار سەنگی مەحەکە بۆ هەر ئیماندارێک، بۆ هەر موسڵمانێک کاتێک ئەگاتە لەزەت و چڵەپۆپەی ئیمان کە لە ورد و درشتی کردەوەکانیا پشتی بە خوای پەروەردگار بەست بێ. بەو کەسانش ئەوترێ لە ناو فەرهەنگە، لە ناو خەڵکە پیان ئەوترێ کەسانێک کە بێمنەتن. فڵان کەس پێی ئەڵێن بۆچی ئەو شتە ناکە، لە پشتم بەخوا قایبە. طبعاً معنای ئەوەش نییە کە ئینسان بە تەواوەتی خۆی داتە پەنای تەوەکل و ئەسباب نەگرێتە بەر. ئەسباب بەشێکە لە تەوەکل. ئەگەر هەر تەوەکلێک ئەسبابی لەگەڵ نەبوو کەواتە بریتیە لە گاڵتەجاڕیەک بە عەقڵی خۆبان خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ. خۆشەویستان، ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دکتۆری دڵان کە یەکێکە لەو پیاوانەی ئیبن کەثیر تەعەجوبی هات لە تەقوا و عیبادەتە، ئەفەرمێت تەوەکل نیوەی دینە. یعنی ئینسان کاتێ دینەکەی ئەپێورێ کە تەوەکلی هەبێ، کە تەوەکلیشی هەبوو نیوەی دینی تەطبیق کردووە، چکەم بە تەوەکل هەموو شتێک ئەچێتە پێشەوە. هەر وەکو ئەو ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ، ئەفەرمێ وەلەو تەوەکەلە العەبد عەلە الله تەبارەکە وتەعالە حەقە تەوەکولیه. ئەگەر هەر عەبدێک لە عەبدەکانی خوا بەڕاستی و بە تەواوەتی پشت بە خوای پەروەردگار ببەستێ، بۆچی؟ فی ئیزالەتی جەبەلین، ئەگەر بێوێ شاخێک لا بدا، یعنی بە نمونە پیرەمەگرون بگوازێتەوە بۆ شوێنێتر، هەر عەبدێ لە عەبدەکانی خوا بێوێ شاخێک بگوازێتەوە لە شوێنی خۆی عن مەکانیهی لە ئەزالەهو، ئەتوانێ لایدا بە گرتنە بەری ئەسباب. طبعاً نمونەی ئەمە موسڵمان ئیشی بەوە نییە شاخێک بگوازێتەوە، مەبەستی لە قەوێتی ئەو حەبلەیە کە بریتیە لە حەبلی تەوەکل بە خوای پەروەردگار سوبحانە وتەعالە. حەبلی تەوەکل زۆر عەزیمە. ئینسان کاتێک کە گەورە ئەبێ لە ژیانی دنیاە، بەوە گەورە ئەبێ کە زیاتر پشت بەخوا بەستێت. پشتبەستنیش بەخواوا لە ئینسانەکە هەموو شتێکی بۆ ئاسان ئەکا، ئەیهێنێتە بەردەسی. بۆیە ئینسانی موسڵمان کاتێکە خۆی وا دەرئەخات کە پشت بەخوا ئەبەستێ، لە یەکەم تاقیکردنەوە یا خوای پەروەردگار دەری ئەخا ئەگەروانە بێت. بۆیە گرنگترین شت ئەوەیە لە تەوەکولە ئینسانی موسڵمان تەمەنای لقای دوژمن نەکات. زۆر جار دوژمنەکەت زۆر بە بچووک دێتە بەرچاوت، بەڵام کاتێک کە ڕوبەڕووی ئەبیتەوە زۆر گەورەیە. بۆیە زۆرێکیش لەو خەڵکانەی کە لە کەبائیران کاتێک کە ڕوبەڕووی دوژمنە بنەوە ڕائەکەن، یەکێکە لە کەبائیر و گەورەکان. بۆیە ئینسانی موسڵمان نابێ بەدەستی خۆی خاتە مڕەبعێکەوە کە لە داهاتووە زەرەر لە تەوەکولەکەی بدا. ئینسانی موسڵمان کاتێک خوای پەروەردگار ئەیگەیەنێتە ئەو ئاستەی کە لە ئەهلی تەوەکل حیسابی بکە، وەکو یەکێک لە سەلەف ئەفەرمێت التەوەکل، تەوەکل یعنی چی؟ یعنی الثقة بما عند الله. ئینسان سیقەی هەبێ بۆی کە لای خوایە. چۆن ساحێب هەندێک پارەی لە ماڵەوە داتناوە، زۆر پشتی پێبەستی، خەڵکی قەیرانە توی کێشت نییە، بەڵام خوای پەروەردگار قەدەر و سونەنی کەونی وایە لەو گەڕەکەی تووە ئاگرێک دروست ئەبێ و پارەکەت ئەسووتێ. ئەوەش نە چوار کەسی نەزان و نەفام دزن و دێن پارەکەت ئەبن. اینجا چیت بۆ ئەمێنێتەوە؟ تەنها شین و باوکەڕۆ. بۆیە کاتێک ئینسان تەوەکلی بەخوا ئەبێ بە ئەندازەیەک بێ کە ئەو پارەی هەتە بڕوات وا بێ ئەمە وەرەقەیەکە، وەزعێ دروستە بێ، ئەم وەرەقەیە ناڕۆ. هەروەکو چۆن زمانی زوو چەندین نەوعی پارە گۆڕا و ئێستاکە ئەو پارانە تەنها بوونەتە بەشێک لە مێژوو، نەوەکو ئەو پارە بن کە ڕۆژانێک باو باپیری ئێمە ئیشیان پێ ئەکرد. ئەوە تەنها بریتیە لە وەرەقەیەک کە ئینسان چاپی کردووە. بەڵام ئەو کەسانی کە تەوەکولیان بەخوا هەبوو خوا ڕزقیانەدا، لەو کاتەوە مەرزوقن و ڕۆزی دراونەتا ئێستش ئەژین.
بەڵام ئەوە ئینسان نییە کە پارە ئەیژێنێ، ئەوە تەوەکولە بەخوای پەروەردگار و ڕزق و ڕۆزی لە لای خوای پەروەردگارەوە بۆ دێ. بۆیە ئەفەرمێ تەوەکول بریتیە لەوەی ئینسان سیقەی پێ بێ کە لای خوا هەیە. وەلیەأس مما في ئەیدی الناس، مەویز بێ لە دەستی خەڵک. ئەو کاتە تۆ ئەگەیتە چڵە پۆپەی تەوەکول و پشتبەستن بەخوا. بۆیە کاتێک کە تۆ تەوەکولت بەخوا هەیە ئەبێ ئەوەت لەبیر بێ لە دەستی خەڵکی مەویز نەبی خەڵکی زەلیلت ئەکەن. بۆیە کەسێک کە خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆی بەسەرا ئەڕژێنێت لە ورد و درشتی کردەوەکانە، بڕوات بێ من ڕۆژانە تەوەکولی خەڵک ئەبینم کە زۆر هۆکاری تەقویەکردنی ئیمانی خۆمە. جار وا هەیە مامە حاجیەک ئەبینم پەرژینی قایم بێ لە ڕووی ئێوە بینەران گۆرەوی ئەفرۆشێ. باشە مامە حاجیەک دانیشتووە تەختەیەکی دانەوە 20 گۆرەوی لەسەرێتی. ڕزقی ئینسان چۆن ئەبێ بەوە بێ؟ وەڵڵاهی ئەوە معنای تەوەکولە، معنای ئەوەی ئەم پیاوە مەویسە ئەوەی لە لای خەڵکە. خۆ ئەتوانێ بە یەکێ وەک من و کێ و کێ بڵێ شتێکی زەکات و سەدەقەم بۆ پەیاکەن، بەڵام نایکە کاتێک کە ئینسان ئاوا تەوەکول بەخواکە خوای پەروەردگار لە پارەی 2 گۆرەوی فرۆشتن وا عیزەت ئەداتە ئەو ئینسانە هەموو دەرگەیەکی خێر و چاکەی بۆ ئەکاتەوە. بۆیە چەندین جار ئەبینی یاخود بنێشت ئەفرۆشێ یاخود کلێنس ئەفرۆشێ. بۆیە خوای پەروەردگار لێوە دەرگەیەکی ڕەحمەت و بەزەی بۆ ئەکاتەوە، گۆشەنیگایەکە تەنها لە ئەهلی تەوەکول ئەبینێ. ئەویش بریتیە لەوەی ئینسان سیقەی بەخوا هەبێ و مەویز بێ لە دەستی خەڵک، هەتاوەکو سیقەت بە دەستی خەڵک بێ و مەویز بی لە خوای پەروەردگار، خوای پەروەردگار بە زەلیلی و زەبوونی ئەرژێنێ. کە سیقەت هەبوو بە خوای پەروەردگار و مەویز بووی لە دەستی خەڵک، خوای پەروەردگار مەقامت بەرز دەکاتەوە. بۆ لەبەر ئەوەی تۆ تەوەکولت بەخوای خۆتەیە لە هەموو ورد و درشتی ژیانی ڕۆژانەدا. ئەزیزەکانم، ئێمە ڕۆژانە 17 جار دووبارەیەکەینەوە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین. پەروەردگارە ئێمە تۆ ئەپەرستین و پشتیشمان بە تۆ قایمە. تۆ ئەپەرستین، مادام ئەو ئەپەرستین ئەبێ پشتیشمان بە ئەو قایم بێ. مادام ئەو پشتمان بە ئەو قایمە ئەی پەرستین و بۆی خوای پەروەردگار ڕەحممان لێ بکە. طبعا تەوەکول ئیعتیماد دەکاتە سەر 3 شت. یەکەم شت ئینسان سیقەیەکی تەواوەتی بەخوا هەبێ. خۆشەویستان، تەوەکول بەوە ئەپێورێ بەم 3 خاڵە. خاڵی یەکەم ئەبێ سیقەت هەبێ بەخوای پەروەردگار سوبحانه وتعالى. خاڵی دووەم ئەبێ ئیعتیمادی لەسەرکەی، یعنی کاتێک کە شتێک ئەەکەی بڵێ دڵنیام خوای پەروەردگار ئەم شتم بۆکە و پشتیش ببەستی بەو شتەی کە داوای لێ ئەەکەی. چکم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای پەروەردگار وەڵامی دڵێکی لاهی ناداتەوە. تۆ داواکەی خوایە گیان ئەمرێکم بۆ ئاسان کەی دڵت لای ئەوەی بزە ئاوەکە هاتووە تەنگێکی سەرەوە پڕکەی. نا، خوای پەروەردگار دوعا لە یەکێک وەرئەگرێ کە ئیعتیماد بکاتە سەری. ئەویش بەشێکە لە تەوەکول. چۆن مناڵ وڕک ئەگرێ لە دایکی کاتێ ئەگری، کاتێ هاوارەکە داوای شتێکە هەر ئەگیری و دایکی ئەتوانێت ژیری کاتەوە بۆ چەند دقەیە ژیر نابێتەوە. من و تۆش خوای پەروەردگار پێی خۆش ئاوا داوای لێ بکەین کە شتێک لە پرۆژەیەکمانە هەیە داوای لێ بکەین بەبێ کۆڵدان. ئیعتیماد بوون لە تەوەکولە ئەوەیە. 3ەم خاڵ گرتنەبەری ئەسبابەکان. معقول نییە بیرکەیتەوە جەنابەت بڵێ وەڵا خوای پەروەردگار من ئەفڕێنێ ئەم بابۆمەکە، وەڵڵاهی هەتا ڕۆژی قیامەت ناتوانی بڕۆی بۆ حەج و عەمرە ئیلا ئەبێ جەوازەکە تەسلیم کەی، ڤیزەی لێدەی، هەتاوەکو بەم مستەلزەماتانی ئەم ڕۆژگارە ئەبێ حدود ببڕی، ئەگەر لە زەویەوە بڕۆی، ئەگەر نا بە ئاسمانە ئەبێ لە مەتارەوە سەرکەوی، هیچ مەجالێکی تریتیانی. ئەگەر نا بڵی بە شەوان ئەڕۆم لێوە لە خەوما عەمرە ئەەکەم، خەڵک پێتەڵێ تێکچووە ئەو کاتە کوردوتەنی ئەکەویتە بازاڕەوە. تەوەکول معنای ئەوەیە خۆشەویستان، تەوەکول معنای ئەوەیە ئینسان ئەسباب بگرێتە بەر. ئێوە لە بیرتانە کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەفەری ئیسرا و میعراجە بوراق دێتە شوێنی لەگەڵ جیبریل لە ناو مەکە، سەر ئەکەوێ لەگەڵیانە ئەچێتە بەیت المەقدیس. تێگەی بۆچی لە کاتی هیجرەتە ئەولاتر بوو بە بوراق بڕوانە ڕۆیشت؟ چکەم بۆ ئەگەر ئەو بە بوراق بڕۆشتایە بۆ مەدینە، هیجرەت هیچ قیمەتێکی تیانە ئەمە بەو قیمەت و بەها گەورەیەی کە موسڵمانان دوای ئەو بتوانن هیجرەتکەن خاک و وڵاتی خۆیان لە بەردین جێبێڵن. کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەبوو بەکرە، طبعا هیچ کەسێ لە هیجرەتا بە ئەندازەی پێغەمبەر صلی الله عليه وسلم موامەری لێ نەکرا بۆ شەهید بوون، هیچ کەسێک. تەنها پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام دەگەنج لە دەتیرە هەڵ ئەبژێرێ بۆ ئەوەی شەهیدی کەن. لەو دەگەنجە کە لە بەردەم دەرگەکەین بۆی ئیقتیالی بکەن صلی الله عليه وسلم،
دەرئەچێ هاوشێوەی عەماری کوڕی یاسر کە بێکەسە، دەرئەچێ هاوشێوەی سوهەیبی ڕۆمی کە بێکەسە، بۆ ئەوەی بە هاوڵەکانی بڵێ لە هیجرەتیشا ئێمە هاوتەری بین. ئەم ئیشە ئیشێکی ئینسانیە، ئەم ئیشە ئیشێکە تەنها پشتبەستن بەخوا کافی نییە، سەبەب ئەگرمە بەروەک ئێوە. ئەوەیە لە ماڵ دەرئەچێ لە جیاتیەوەی بەرەو مەدینە بڕوا، ئەچێتە بەرامبەری مەدینە، لە غاری ثەور ئەمێنێتەوە چەند شەوێک، دوای ئەوە دەلیلێکی بێباوەڕ، کەسێک دەلیلیانە چاو ساغیانە کە بێباوەڕ ئەسڵەن بە ئیسلام، ئەوە بریتە لە ئەخذی ئەسباب. ئینسان کاتێ ئەسباب ئەکرێتە بەر، خوای پەروەردگار هەموو شتێکی بۆ ئاسانەکە. ئەگەر نوح و شوێن کەوتەکانی نوح دوای 950 ساڵە داوە مەویست ئەبێ و کەشتی دروستەکە، کەشتی دروست نەکردایە، هیچ کاتێ خوای پەروەردگار ئامادە نەبوو بەبێ ئەوەی نوح ئەسبابێ بگرێتە بەر ئەو هەموو شتانی بۆ بکە. خۆی و مسلمانەکان و ئەو ئاژەڵ و گیاندارانیش لەگەڵ ئەوە ڕزگارکە. بۆیە ئەسباب زۆر گرنگە، هەر کەسێک ئەسباب نەگرێتە بەر گاڵتە بە عەقڵی خۆی ئەکا لە تەوەکولا خۆشەویستان. بۆیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة والسلام لە فەرمودەیەکی صەحیحە ئەفەرمێ لەو تەوەکەلتم عەلە الله حق تەوەکولیه لەڕەزەقەکم ئەو لەڕوزیقتم، بە ڕیوایەتێکی تر کەما یورزەق الطەیر، هەتا کۆتایی فەرمودەکە. کۆتایی فەرمودەکەش ئەوەیە فەرمێ تغدو خماصا وتروح بطانة. طبعا زۆر گرنگە ئەفەرمی ئەگەر ئێوە پشت بەخوا ببەستن، پشت بەخوا ببەستن وەکو چی؟ وەکو چۆلەکە و پاساری و تەیر و تور کە پشتیان بەخوای پەروەردگار بەستووە. لەڕەزەقەکم کەما یەرزق الطەیر، وەکو ئەوان ڕزقتانەدا. جا سبیر کەرەوە، ئێستا من دانیشتومە قسە بۆ ئێواکەم، خەسووم هەیە، غەزوورم هەیە، فۆرمی بایعیم هەیە کە پێڵێن فۆرمی خۆراک. الحەمدولله شتێکم هەیە پێی بژێم، کۆمەڵە دراوسەیەکی باشم هەیە، کۆمەڵە خزمێکی باشم هەیە. یعنی معقولە من بترسم لەوەی خوا لە برسا بمکوژێ؟ لە کاتێکا چۆلەکە نە ئامۆزای هەیە، نە خەسوو غەزووری هەیە، نە خزمی هەیە، نە فۆرمی خۆراکی هەیە، نە دراوسەی باشی هەیە. تەنانەت جار وایە چێتە بان تەلێ پشلەیە خەریکە ئەیخوا، جار وایە ئەڕوا نان بۆ بێچۆکانی بەرە بێچۆکانی ئەخۆن. يعني تۆ بۆرە خۆت يعني بزانە تۆی مقارنە کردووە بەچی؟ بە کەسێکی کەساسی وەکو تەیر و تور کە هیچ شوێنێکی نییە، لێرەوە ئەڕوا لەوێ کرمێک ئەخوا، لێ ئەدەن کە گەرمێک ئەخوا، لێ ئەدەن کە برنجێک ئەخوا. بەیانی زوو لەگەڵ نوێژی بەیانیا کە ئێشتا شەبەقی نەداوە چۆلەکە ئەجیروێنێ و تەیر و تور دەرەچن بۆ ڕزقی خۆیان، بۆ لەبەروی تەوەکولیان بەخوا. ئەڵێن ڕۆژەوە بوو کاتی نان خواردنە با بچین بخۆین. سەر لە ئێوارەش لەگەڵ بانگی مەغریبە ئەچنە هێلانەکانی خۆیان هەمویان کفتن، ئەوەندە تێرن. بۆیە ئەفەرمی ئەگەر ئێوە هاتبا و تەوەکولتان بەخوای پەروەردگار هەبێ، بە ئەندازەی چۆلەکە چۆن بێ کە سوکارە تێری ئەەکەم، بەیانان بەسکی خاڵی ئەڕوا و ئێواران بەجی قەڵدانی پڕ و تونەوە ئەگەڕێتەوە، ئەوە خوای پەروەردگار ڕزقتان ئەدا. بۆیە خۆشەویستان، خوای پەروەردگار ئەمری کردووە بە بەندەکانی پشتی پێ بەسن، ئەویش ئەوەیە ئەفەرمێ وعلى الله فليتوكل المؤمنون. ئیماندار پێویستە پشت بەخوای پەروەردگار ببەستێ. ولا آياتي كتير أفرمي إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. إنما أداتي حصر أفرمي إيمان داران كاتيك الذكر يادي خوا أكري وجلت قلوبهم، ضليان أترسي ضليان ألرزي. أزاي معناي أوشياء زور جار إيما يستر رجعنا خلق في معنى لبرخوا أم قصيمك عليه والله أيكم لەبەر خوا ئەم ئیشە حرام، واللهی لەبەر خوا. ئیماندار کاتێک کە ئەڵێن خوا ئەمەی حرام کردووە، یەکسەر ئەڵێ نایکەم تەواو. ئەگەر بزانێ هەموو ژیانیشی لەسەر ئەو ئیشە بەندە، ئەڵێ واللهی نایکەم. من ترك شيئا لله عوضه الله خيرا منه. من توكلم بخواه أم إيش لبر خواه وأزبينم شون خواه زايمك. إن الله لا يضيع أجر المصلحين، إن الله لا يضيع أجر المحسنين. من توكلم بخواه شون من شاك كارم خواه من زاياك لبروي وازم نم إيش هنا وبمن بس نا بإيش وازي. بويا كاتي باسي إيمان دارك أو حسري أكاب أداتي حصر أفرمي إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. إيمانيان زياد أكا وعلى ربهم يتوكلون. أو توكلية كوال إنسان أكا بروبومي إيماني بتشنيتوا، بروبومي خوش گزاراني كاني بتشنيتوا. بويا خوش ويستان هر كسيك کاتێک کە یاد و ناوی خوا هێنرا لە لای دڵی ترسا، چکەم بۆ ئەسڵی ئیماندار ترسانە لە خوا، ئەسڵی ئیماندار ترسانە لە گەڕانەوە بۆ لای خوا، کە کاتێک لە خوا بترسێ و پشتی بەخوا قایم بێ
هیچ شتێک نییە لە بەردەمیا بتوانێت وەکو هێز و دەسەڵات خۆی ڕابگرێ. وعلى ربهم يتوكلون، تەنها پشتیان بەخوای خۆیان بەستووە کە بە 99 صفات لە پشتی ئەو بەندە زەعیفەوەیە، ئەویش بریتێ لە خوای پەروەردگار. خۆشەویستان، تەوەکل لە مەقامی داوایە. ئینسان زۆر پێویستە لە مەقامی داوایە تەوەکلی بەخوا هەبێ. چۆن خوای پەروەردگار بە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم: فإن تولوا فقل حسبي الله لا إله إلا هو عليه توكلت وهو رب العرش العظيم. بتایبەت پشتبەستن لە کاتی قسەکردن بۆ چاکردنی خەڵک. هەر کەسێ لە ئێمە کە داوا ئەکا، زۆر گرنگە ئێمە باسی شتی عامی خەڵکمان کرد، ڕزق و ڕۆزی و چاکەکردن و حرام نەخواردن و حەڵال خواردن و ڕزق و ژیان و دنیا، بەڵام زۆر گرنگە ئەو کەسانی کە ڕێمۆنی خەڵکەکەن پشتیان بەخوا قایم بێ. پشتبەستن بەخوا سنەتی پێغەمبەرانە، پشتبەستن بەخوا سنەتی پیاوچاکانە. سێ کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای پەروەردگار پێ فەرمێ: فەئین تەوەلەو، ئەگەر پشتیان هەڵکرد وەلەو پشتیشیان هەڵکرد، 13 دانە ساڵ بڕۆ سەیری قورئان کە چیان کرد لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. لە غەزای بەدرا شەڕیان لەگەڵ کرد، لە ئوحودا سەر و گوێ و لوتی مامەکەیان بڕی، هەرچی نەما بە پێغەمبەر کرا عەلەیهی السەڵات وەسەلام. فەقول حەسبی الله، من پشت و پەنای من خوایە. ئەگەر ئێوە پشت کەڵکەن، وە لە سوورەتی محەممەدا لە کۆتایەکەی ئەفەرمێ: ئین تەتەوەلەو یەستەبدل قەومەن غەیرەکم ثم لا یەکونوا ئەمثالەکم. ئەوە معنای سەبرکردنە. ئەفەرمێ ئەگەر ئێوە پشت هەڵکەن، خەڵکانێک ئەهێنم کە لە ئێوە ناکەن. تۆ ئەم مەعیەتە زۆر گرنگە، مەعیەتی خوا لەگەڵت و پشت بەستنت بەخوا هیچ کاتێک کاڵ مەکەرەوە. بۆ لەبەرەوەی کە تۆ بانخواز و داعید، ئیش بۆ خوا ئەەکەی. ئەگەر بەم ئیشە ڕازی نەبی، خوای گەورە ئەتخزێنێ، یەکێترە هێنێت. چکەم بۆ دینی خوای پەروەردگار کەسێک ئیشی لەسەر ئەکا کە مەمنونی ئەڵڵا بێ سوبحانه وتعالى، نەک منەتبار بێ. فإن تولوا فقل حسبي الله، پێیان بڵێ پشت و پەنای من، حیسابی من لای خوایە. لا إله إلا هو عليه توكلت، هیچ زاتێک نییە بە حەق بپەرسرێ ئیلا ئەڵڵا، و من پشتم بە ئەو بەستووە. ئێوە چین لە معادلەکەیە؟ کاتێک کە ئێمە داوا و بانگەوازەکەین، نابێ ئیشەکەمان بۆ ئەو بێ لە شوێنێکا لە مەجلیسێکا داواکەی دانیشتویتە. من خۆم زۆر جار ئەوم توش بووە و دڵیشم پێی سەغڵەت بووە، بەڵام گرنگ ئەوەیە تو ئەمە تێپەڕێنی. زۆر جار ئەبینی داعیەک لە شوێنێکە گلەی ئەکا: وەڵی کاکە خەڵک گوێم لێ ناگرێ و کاکە خەڵک چاک نابێتەوە. کاکە خەڵک هەروە بووە، عەبر القورون، خەڵک هەروە بووە، ساعەت وساعە. ئێستاکە دێ بۆ وتارێک گوێ ئەکرێ، ئەڵێ بڕۆمەوە هەموو ماڵەکە مەکەمە خێر. ئەو دەقە خێرێکە بێ 2 دەفتەرەدا بۆ مزگەوتێ، 2 سەعات دوای ئەوە 2 وەرەقە نادا. چکەم بۆ دین وایە. ئەو کاتێک کە کاریگەری دین زۆرە لەسەری، ئەو کاتە هەموو شتێک ئەکا لە پێناوخوا. بەڵام دوای ئەوە تۆزێ خاوە بێتەوە و شتێکی تر ئەبیستێ و شتێکی تر ئەبینێ، تۆزێک سەر دەبێتەوە. لە ناو سەحابەشە ئەمە هەبووە. گرنگ ئەوەیە ئێمە برای مسلمانمان، خەڵکێکە گوێمان لێگرێ، نەرمونیان بین، بە بەزەیی بین. مەقامی داوا پێویستی بە پشتبەستنە بەخوا. کاتێکە کەسێ پشت لە تو هەڵئەکا، دوانتر بەڕەو ڕوود دێ. کاتێک کەسێ گوێ لێ ناگرێت، دوانتر گوێ لێگرێ. دوای ئەوە من کە پشتم بەخوا بەست و داوا بۆ دینەکەی خوا بکەم و بۆ پاداشت و قیامەتی خۆم بیکەم، گرنگترین شت ئەوەیە کە من پشتم بە ئەو بەستووە، ئەجر و پاداشتم لای ئەوە. هیچ کاتێک ئامادە مەبە ئەم خۆشگوزەرانیە بدەیتە کەسێک کە وەها نەزان و نەفامە. بۆیە خۆشەویستان، ئینسانی مسلمان من تعلق شيئا وكل إليه، أو من تعلق بشيء وكل إليه. پشت بە هەر شتێ ببەستی ئەدرێتە دەست ئەوە. زۆر گرنگە. پشتت بە عەشرەتەکەت ببەستی، پشتت بە خزمت ببەستی، بە پارت ببەستی، بە دەسەڵاتت ببەستی، خوای پەروەردگار تۆ لە خۆی بێبەری ئەکات. زۆر گرنگە بۆ مەقامی خەڵکی عەوام، بۆ مەقامی خەڵکی کاسب، بۆ مەقامی خەڵکی بانخواز، قەت تعلقت بە غەیری خواوە نەبێ. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێنمونی من و تۆ ئەکا ئەفەرمێ کاتێک کە لە ماڵ دەرەچی بڵێ بسم الله توكلت على الله ولا حول ولا قوة إلا بالله. بەناوی خوا پشت ئەبەستم بەخوا، هیچ حول و قووەت و هێز و توانایەکشم نییە تەنها ئەوە نەبێ کە ئەڵڵا سوبحانه وتعالى بۆمی بەرجەستە کردو. کەواتە خۆشەویستەکەم، پشتبەستن بەخوا بەروبوومێکە. هەر موسڵمانێک خۆی لێ ئاوێتە بکە، بێمنەتە لە هەموو شتەکانی دنیا، و بێمنەتە لەوەی کە لە لای خەڵکیە. سیقەی بەخوا هەیە، مەویسە لە خەڵک. ئەمە معادلەکەی عەزیزەکەم. مەویز بووی لە خوا و سیقەت هەبوو بە خەڵک،
واللهی خوای پەروەردگار ئیشت بۆ ناکە. بۆیە داواکەم لە خوای پەروەردگار هەموو لایەکمان عاقیبەت خێر بکە، وامان لێ بکات زیاتر پشتی پێ بەستین، زیاتر ڕاوێژی پێ بکەین، زیاتر کە ئیش و کارێکمان هەیە و بۆمان ناکرێت، بۆمان ناچێتە پێشەوە، هەسین داوا لە ئەو بکەین، بڵێن خوای پەروەردگار هیچ حەول و قووەت و هێز و توانایەک نییە، تەنها ئەو پشتبەستنە نەبێت کە بە تۆ هەمە وام لێ بکەی ئیشەکانم بۆ ئاسان بکەی. تەوەکولیش کاتێک کە ئینسان هەڵی گرت نیوەی دینی کامل بووە، داواکەم لە خوای پەروەردگار هەموو دین و ئیسلاممان کامل بکات و تەمەنمان پڕخێر و بەرەکەت بکات، نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتمان لێ قبول بکات، هەتا وەکو دیتارێکی تر ئەستەودع الله دینەکم وأماناتكم وخواتيم أعمالكم بخواي پەروەردگارتان ئەسپێرم، پەروەردگار سپێراوەکان زایە ناکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.